بە شەناوخۆیەکانی خوێندکاران لە چەمچەماڵ لە دۆخێکی ئێزگار خراپدا بوون. ساتەوەختی دەست پێکردنی کاری نۆژەنکردنەوەی بە شەناوخۆیەکانی چەمچەماڵە کە بە بڕیاری باوەزەرا تاڵەبانی هەڵمەتی نۆژەنکردنەوە بۆ سێ بەشی ناوخۆیی لە چەمچەماڵ ئەنجام دەدرێت. نزیکەی 15 بانک گۆدەتمان بە پرۆژەی نۆژەکردنەوە کردووە. نۆژەکردنەوەکان قۆناغی باشیان بڕیوە و بەرداوامیشە بین بەم ڕۆژانی پشووە ئێمە هیچ نەوەستاوین و تا نزیکی شان کار دەکەین لە پرۆژەکاندا و ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکە هەوڵ دەدەین لەگەڵ کردنەوەی داوامی خوێند زانکۆکانە ئێمەش بتوانین نۆژەکردنەوە زۆربەی تەواوکەین و شتێکی کەمی بمێنێتەوە بۆ کاتە. ئێمە لە ماوەی ئەم دوو هەفتەیە زیاتر لە 13 ستاف لە سێکتەرە جیاوازەکان کارمان کردووە. تەنها کارەکانی ئێمەش بریتی نەبووە لەوەی کە گۆڕینی گڵۆپە سوتاوەکان و خەڵێکردنەوەی خەڵاتە کۆنەکان و دانانی تازەیان، بەڵکو ئێمە لێرە هەموو سیستەمی کارەبایی کۆنمان لێ کردوێتەوە، سیستەمی تازەمان داناوە، هەموو سیستەمی ئاوەڕۆکانمان لێ کردوێتەوە، مەجاری تازەمان داناوە. ئەم بینایی هیچ جپسن بۆردێکی تیانە بوو، ئێمە بۆ هەموو ژوورەکانمان داناوە، هەموو گۆڕینی هەموو دەرگاکانە و گۆڕینی و ڕوخاندنی مشتەمەلاتەکانە و دروستکردنیانە لە بەشی دەرەوەیە کە ئەمیش جیاوازە لە زۆربەی بەشە ناوخۆیەکانی کە. هەڵمەتی نۆژەنکردنەوەی بەشە ناوخۆیەکانی خوێندکاران لە چەمچەماڵ گلەی و گازاندەی خوێندکارانی کەم کردوێتەوە. ئەوان دەڵێن بە دەنگەوە هاتنی جددی بۆ داواکاریەکانیان کراوە. دوای پشووی سەری ساڵەوە ئیتر خوێندکاران دووبارە گەڕێنەوە داخلیەکان بگەڕێنەوە ئیتر جەوێکی تر ببینن بە مێشکە سافترەوە، ینی بەردەوام بن لە خوێندن و زیاتر هەوڵی خۆیان بدەن. سوپاسمان هەیە و دەستخۆشیمان هەیە بۆ هاوکارانی کە تاکو ئەوەی ئێستا دیارە ئیشی باشیان کردووە و ئیشەڵا تاکو کۆتا لە حزەش و بەرداوام بین لەگەڵا ئێمەش خۆمان چاودێرین بەسەر وەزەکەەوە. دیار ئەم هاوکاریانە شتێکی نامۆ بوو بە تەواوی سنوورەکە، ینی و نزیکەی 16 ساڵ بۆ 18 ساڵە من خوێندکارم و تەواوی ئاوڕەکانم لەم سنوورەیە یاخود زانکۆی چەرم و بەتایبەت هاوکارێکی لەم جۆرە بۆ خوێندکار تەقدیم نەکراوە. دیارە لایانی بەرپرسکە ساڵ ئەنجامدانی ئەم کارە ئەوان بەرپرسن لەم سنوورە، ینی ئەگەر ئیشکالێک هەبێت لەم سنوورە مەفروزە لەسەر ئەوان کە چاکی بکەنەوە، بەڵام بۆ پێش ئەو نەکراوە. لەم حاڵەتە ئێمە ئەتوانین بڵێن جێی دەستخۆشیە و سوپاسی ئەەکەین و بە تەواوەتی جێی ڕەزامەندی خوێندکارانە و شتێکی تازە بوو بۆ سنوورەکە. تا ئێستا بە دوو قۆناغی جیاواز بڕێکی زۆر لە کەلوپەل بۆ بەشە ناوخۆیەکانی چەمچەماڵ دابین کراون. لە ڕێو هاوکاریانەوە پێویستیەکانی هەرسێ بەشە ناوخۆیەکانی چەمچەماڵ پڕ دەکرێتەوە و سیمایەکی پڕ لە جوانیش بە بەشە ناوخۆیەکانی قەزاکە دەبەخشرێت. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.